دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل دەیەوێت خەڵکی فەلەستین بە تەواوەتی لە کەرتی غەزە دەربکات. زیاتر لە 3 مانگ لە هێرشی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە تێپەڕ دەبێت. بردومانە جنایەتکارەکان نەک هەر بیناچۆڵەکان، بەڵکو نەخۆشخانە و کەمپەکانی پەنابەران و بیناکانی ژێردەسەڵاتی کۆمیساریای باڵای پەنابەرانی نەتەوە یەکگرتووەکانیش کە بەشێک لە دانیشتوانی غەزە پەنایان بردووەتە بەر ئەو شوێنانە دەکات ئامانج. تەنانەت کاروانی یارمەتیە مرۆیەکانیش لە هێرشە ئاسمانی و تۆپخانەکانی ئەرتەشی ئیسرائیل پارێزراونین. ژمارەی کۆژراوەکانی ئەو جینایەتە 23,000 کەسی تێپەڕاندووە کە 1 لەسەر 3 منداڵن. بڕیارنامەکانی پەیوەست بە ئاگربەست لە نەتەوە یەکگرتووەکان 1 لە دوای 1 لەلایەن دەوڵەتی ئەمریکاوە ڤیتۆ دەکرێن. ئەوە لە کاتێکدایە کە دەوڵەتی ئەمریکا هاوکات زۆر بێبەزەیانە ئامراز و پێداویستیەکانی ئەرتەشی ئیسرائیل لەم کۆمەڵکوژیە دڕندانەیەدا دابین دەکات. مارتین گریفیز ڕێکخەری یارمەتیە مرۆیەکانی نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاندووە کەرتی غەزە بە جۆرێک وێران بووەکە چیتر شیاوی ژیان و نیشتەجێبوو نییە و بووەتە کانگای مەرگ و نائومێدی. نەخۆشی و برسیەتی بۆ پەڕی خۆی گەیشتووە. بەهۆی بردمانی چڕ و بێپسانەوە ئیمکانی گەیاندنی هەر جۆرە خزمەتگوزاریەکی پزیشکی و دەرمانی بەکردەوە نامۆمکینە و بریندارەکان 1 لە دوای 1 گیانیان لەدەستدەن. نزیکەی هەموو دانیشتوانی غەزە ئاوارە بوون و تەنانەت ئەو پەنابەرانەش کە لە لێواری کەرتی غەزە و نزیک ڕێڕەوی نێوان میسر و ئیسرائیل جێگیر بوون لە هێرش و بردومانەکان پارێزراونین. ئاستی ژنایەتەکانی دەوڵەتی نێئۆفاشیستی ئیسرائیل لە غەزە بەڕادەیەکەکە تاوانە بەردەوامەکانی هێزەمنیەکانی ئیسرائیل لە کەناری ڕۆژاوای ڕووباری ئوردون کەوتووەتە پەراوێزەوە. لە سەرەتای هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە زیاتر لە 200 گەنجی خۆپیشاندەری فەلەستینی لەو ناوچەیە بە تەقەی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی ئیسرائیل کوژراون. پێویست بە وەبیرهێنانەوەیەکە بەیتولمەقەدەسی ڕۆژهەڵات و کەناری ڕۆژاوای ڕووباری ئوردون لە ساڵی 1967ەوە کە لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوە داگیرکرا بەسەر چەند پارچێکی جیاوازەدا بەشکراوە و لە هەر کام لەم بەشانەدا شارۆچکەی یەهودی نشینیان تیادا دروستکراوە. ئەو شارۆچکانە بە دیواری بەرزی کۆنکرێتی لە گەڕەکە فەلەستینیەکان جیاکراوەتەوە و ئەم بەشەی فەلەستین هاوشێوەی غەزە بەکردەوە لە ناو ئەم حەسارەدا بووەتە زیندانی فەلەستینیەکان. لەم ڕووەوە دەتوانین بڵێن کە لە ڕاستیدا خۆڕاگری خەڵکی فەلەستین چ لە غەزە و چ لە بەیتولمەقەدەسی ڕۆژهەڵات و کەرتی ڕۆژاوە شۆڕش و سەرهەڵدانی ناو ئەو زیندانە سەر ئاواڵانەیە کە لەلایەن پاسەوانە ئیسرائیلەکانەوە بەو پەڕی بێڕەحمیەوە سەرکوت دەکرێت. بە ئاگابوونی بیرروڕای گشتی لە ئاستاوانەکانی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل لە غەزە شەپۆلێکی پشتیوانی لە خەڵکی بێدفاعی فەلەستین لە سەرانسەری جیهاندا خستووەتە ڕێ. ناڕەزایەتی دژ بە دەوڵەتی ڕەگەزپەرستی نێتانیاهو لە ئیسرائیل سەر لە نوێ سەری هەڵداوەتەوە. ئێوارێ ڕۆژی شەممان نەیارانی نێتانیاهو لە مەیدانی هابیما لە تەل ئەبیب کۆبوونەوە و لە گەرمەی ئەو شەڕی ئێستا لەگەڵ حەماس خوازیاری هەڵبژاردننی پێشوەختە و دەست لە کارکێشانەوەی ئەم دەوڵەتە بوون. بەڵام لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی لە ناو بەشێک لەو جەماوەرەیە کە لەم ڕژیمە بێزارن بە بەراورد لەگەڵ ناوچەکانی تری جیهان لەگەڵ هەستێکی جیاوازتر بەڕۆڕوین. لە ئێران بەهۆی پەرەسەندنی ڕق و بێزاری بەردەوامی خەڵک لە ڕژیمی ئیسلامی شاهدی بەڕێوەچوونی خۆپیشاندان و ناڕزایەتی ڕاستەقینەی جەماوەری نەک فەرمایشی بە نیشانەی پشتیوانی لەلایەن خەڵکی ئێرانەوە نەبووین. ئەگەر خەڵکی ئێران بەدەست سیستمی ئەپارتایدی حکوومەتی ئیسلامیەوە دەناڵێنن، خەڵکی فەلەستینیش بەدەست سیاسەتی گروپە ئیسلامیە دەسەڵاتدارەکان و سیستمی ئەپارتایدی دەوڵەتی ئیسرائیلەوە ئازار دەبینن. لەم ڕووەوە ناتوانین هاوکات لەگەڵ ئەوەی کە لە وڵاتی خۆماندا لە دژی ئاپارتایدی حکوومەتی ئیسلامی خەبات دەکەین بەرامبەر بە ئاپارتایدی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل بێهەڵوێست بین. تەنیا بە دیفاعی لێبڕاوانە و ڕوون و واقعی لە مافی دیاریکردنی چارەنووسی نەسەوەکانی دیکە دەتوانین ڕاشکاوانە و لێبڕاوانە دیفاع لە مافی چارەنووسی خۆشمان بکەین و چاوەڕوانی پشتیوانی نێونەتەوەی بکەین.
لە ماوەی سێ مانگی ڕابردوودا شاهدی دیاردەی خۆپیشاندانی یەهودیانی ئاشتی خواز و دژە سەهیۆنیزم و دژایەتی بەشێک لە خەڵکی ئیسرائیل لەگەڵ سیاسەتە ڕەگەزپەرستەکانی دەوڵەتی نێئۆفاشیستی نێتانیاهو بووین. هەرچەندەم حرەکەتە هێشتا لە ئاستی پێویستدان نییە، بەڵام تروسکێکی هیوای بە دۆزینەوەی چارەسەرێکی گونجاو لەگەڵ هەڵبژاردنێکی ئازادانەی خەڵکی هەردوو لایەنی شەڕەکە بەخشیوە. یەکێک لە دەوروونەخشی تێکدرانەی لایەنە ئیسلامیە تۆندڕەوەکانی وەک حەماس و جیهادی ئیسلامی بریتیە لە هەوڵدان بۆ ڕێگریکردن لەم تروسکەی هیوایە. ئەوان لەم پەیوەندیەدا ڕێک بە هەمان ئاراستەدا هەنگاو دەنێن کە مەزهەبیە تۆندڕەوەکانی ئیسرائیل دەیانەوێت. دەوڵەتی ئیسرائیل باشرا هەوڵی دەرکردنی خەڵکی فەلەستین لە کەرتی غەزە دەدات. لەم دوایەنەدا وەزیری دارایی ئیسرائیل ڕایگەیاندووەکە لە ڕەوتی کۆشکردنی خۆبەخشانەی عەرەبەکانی غەزە بەرەو وڵاتانی جیهان پێشوازی دەکات و پێی وایە کە ئەوە چارەسەرێکی ئینسانی و دروستە بۆ دانیشتوانی غەزە و سەرجەم ناوچەکە دوای 75 ساڵ پەنابەری و هەژاری و مەترسی. باڵیۆزی پێشووی ئیسرائیل لە ڕێکخراوی نەسەویەگرتووەکانیش لەم پەیوەندیەدا دەڵێت غەزە بەر لە شەڕ شوێنێکی باش نەبووە بۆ ژیان و لە دوای شەڕی شوێنێکی باشتر نابێت. هەر بۆیە پێویستە کۆمەڵگای نێودەوڵەتی لە فکری بژاردە گەلێکدا بێت کە بیخاتە بەردەم ئەو کەسانەی کە دەیانەوەی لەم ناوچەیە بشنە دەرەوە و ئێمە وتومانەکە باشتر وایە ژمارەیەکی ڕەمزی دیاری بکرێت کە هەر وڵاتێک پابەند بێت بە یارمەتیدانی فەلەستینیەکان بۆ ئەوەی لەوێ لە ژیانێکی باشتر بەهرەمەند بن. بۆچی ئەم بژاردەیە بۆ خەڵکی غەزە کە دەیانەوێت بڕۆنە دەرەوە فراهەم نەکەین؟ بژاردێکی لەو چەشنە بەکردەوە هیچ واتایەکی نییە جگە لە ئاوارەکردنی زیاتر لە 2 ملیۆن دانیشتووی غەزە لە بیابانەکانی سێنەدا. لەو ڕووەوە کە چارەنووسێکی لەو شێوەیە ویستی خەڵکی غەزە نییە، ئەوە دەبێت بە جینۆساید ناچار بکرێن بۆ ئەوەی کە جگە لەوە هیچ ڕێگەیەکی تر لە بەردەم خۆیاندا نەبین و لە ڕاستیدا ئەمە استراتێژی ڕاستەقینەی دەوڵەتی نێئۆفاشیستی ئیسرائیلە لە غەزە.